پێشەنگین و بێباکین ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین کتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە قوتابی خۆشەویستەکان سڵاوی مام عەوڵاتان لێبێ قوتابی خۆشەویستەکان ئەمڕۆ دەمەوێت باسی شتێکتان بۆ بکەم لەوانەیە ئێوە زۆر بیرتان لێ نەکردیتەوە ئێوە گرنگی پێ نەدەن یاخود ئێوە هەر بە قسە بیستیتان و ئیشتان لەسەر نەکردبی ئەو باسەشمان ئەمڕۆ باسی ژینگەیە ژینگەی کوردستان کە بەداخەوە زۆر پشتگوێ خراوە بەداخەوە چونکە ژینگە حکومەت ناتوانێت ژینگە دەبێت خۆمان ئێمە ژینگەی خۆمان پارێزین نەک حکومەت گرنگە کە ئامۆژگاری خەڵک بکە و پێداویستیەکانیان بۆ ڕەها بکە بەڵام ئێمە خۆمان دەبی ژینگە بپارێزین ئەویش چۆن ئێستا زۆر باوەڕە لە ئێمە بەهاران دەچین بۆ سەیران بۆ ئەو دەشت و دەرەو بۆ ئەو بۆ هەر یەکەی یەک سیارە زەرف و خواردن و پاشەڕۆ لەگەڵ خۆی دەباتن لە بۆ دەرەوە ئیتر زۆری فرێدن لەوێ چیسەک لەوێ زەرفەک لەوێ خواردن لەوێ پیسایی نازام چی ئەو دنیای هەمووی ئەو شوێنەی خۆی پیس دەکاتن بێ ئەوەی بیر بکاتەوە کە ئاخر ئەوە ژینگە پیس دەکاتن پێویستە هەر یەکەی کە چوو بۆ سەیران بۆ گەشت و گوزار چی هەیە لەو پاشەڕۆیە چیسەکی گەورە بینی هەمووی لە ناودانێ ناوی خڕ بکاتەوە جوان سەری بپێچی ئەوجا ئەگەر شوێنی تایبەت هەبوو بی باچووکە و کاتە شارەوانی دێ پیسایەکە دەبا یاخود ئەگەر نەبوو لە ناو سیارێ بینێتەوە چۆن بردوێتی بۆ ئەوە بینەوە لە باڵە بیخاتە ناو شوێنی تایبەتی خۆی ژینگە زۆر گرینگە بەداخەوە ئەوە لە بواری پیسایی و لە بواری پیس نەکردنی ژینگە بەڵام ژینگە خۆر ئەمە نییە ئەی چاندنی ڕووەک دەزانی دار چەند گرینگە ڕووەک چەند گرینگە بۆ ژیانی ئێمە ئەو ڕووەکە ئۆکسجین دروست دەکا هەوای پاک دروست دەکا ئۆکسجین ئەگەر ئۆکسجین نەبێ ئەمە هیچمان ناشی ئۆکسجین لە چی پێدەوی گوتمان ڕووەک دروستی دەکا ئەو ڕووەکە ئۆکسجینمان بۆ دابین دەکات کە ئێمە پێ بژین ئەوجا هەیە دەچی بە قاچ و بە هەمووی پانی دەکاتەوە دەی بڕنەوە نابێت پێویستە ئێمە گرنگ بە ڕووەک دەین هەر یەک لە ئێمە لە ژیانمانە هیچ دەبێت ڕووەک چێک بچێنین دارێک بچێنین زۆر گرنگە جا ئەگەر بۆ 2 3 و 4 ئەوە باشترە چونکە ئەو دارە دەبێتە ئەوە کە تۆ بژیێنی بە هەواکەی هەوا ئەگەر هەوا نەبی کەسمان ناژین بۆیە ڕووەک زۆر گرنگە بیچێنین لە بواری ژیانمان لە بواری ڕۆژانە کە کوردستانمان سەوز بێتن کوردستانمان جوان بێتن چەند خۆشە لە شوێنەکە بچی ئەوە تەماشا دەکەی ئەو دار و ئەو سەوزایە جوانە هەیە بەڵام شوێن بزانام لە سەحراکە دەتوانێت بچیتە گەشت و گوزار لاو دەشتە لە دەشت و چۆلەی ناتوانی هەر هەتاو دەتکوژی بەڵام ئەگەر دارێکە بی هەمووی ڕادەکاتە بندارەکەی و سێبەرەکەی و دەتپارێزی لە ژیا بۆیە گرینگە لە ماڵەوەتان لە دەرەوەتان دار بچێنن دار خزمەتی بکەن خۆ هەرچانەکە نییە دەبی ئاو بدرێ ئێستا دارمانەیە ئەو دارە ئەو بەڕای ئەو ڕووەکە ئۆکسجین دروست دەکات پێویستە ئاو بدرێ ئاو نەدرێ وشک دەبی هەموو شتێک بە ئاو پێش لە بەرنامەکان پێشتوم باسمان کرد ئاو چەند گرینگە بۆ ژیان ئاو ژیانە ئاو ئاوەدانیە دەبێ هەڵسی تەماشای بکەی هەموو جارە لە ماڵەوە لە مەرکانتانێ ئەوەتانێ ئەوە ئاوی پێدەوێتن
یەکسەر شتێکی ئاوە چەند جوانە هیچ شتێ ناچی بچوو بێواشی ئاوی دەدەی ئاوی لە بەندەکەی ئاوا ئاوی دەدەی هەتاکو وشک نەبی چکە گەر ئاو نەبی وشک دەبیتن بۆ ئەوەی خزمەتتان بکەن لە گرنگە لە ژوورێکی ئاوا لەوانەیە ڕۆیچێکی ئەوە ئۆکسسیجین بۆ دروستکە ئۆکسسیجینت بداتێ هەوا پاک بی بۆیە گرنگە ژینگە بپارێزین چا ڕۆڵەکانم بەو بۆنەوە ئێمە گۆرانێکمان داناوە لەسەر ژینگە کە چەند گرنگە بە تایبەتی بۆ ئێوەی مناڵ بۆیە ئێستا بۆتان دەڵێم هەمووتان زۆر باش گوێی لێ بگرن هیوادارم فێر بن بیڵێنەوە مناڵە ئازیزەکان پاگراگرن ژینگاتان ئەوەی لێمان گرینگە دوێ گومان جوانی ژینگە مناڵە ئازیزەکان پاگراگرن ژینگاتان ئەوەی لامان گرینگە بێگومان پاچی ژینگە بێگومان پاچی ژینگە هەرچی خاشاک و خۆڵە گشت بۆ سەباتەی خۆڵە قەدری ژینگە بزانە لە ماڵیان قوتابخانە هەرچی خاشاک و خۆڵە گشت بۆ سەباتەی خۆڵە قەدری ژینگە بزانە لە ماڵیان قوتابخانە مناڵە نازدارەکان لەگەڵ من بڵێن لەگەڵ من دەی مناڵە نازدارەکان پاگراگرن ژینگەتان مناڵە نازدارەکان پاگراگرن ژینگەتان ئەوەی لامان گرینگە بێگومان پاچی ژینگە بێگومان پاچی ژینگە ئەو جارێ مناڵە نازدارەکان پاگراگرن ژینگەتان با گوێم لێبی دەی فێر من مناڵە نازدارەکان پاگراگرن ژینگەتان ئەوەی لامان گرینگە بێگومان پاچی ژینگە مناڵە نازدارەکان پاگراگرن ژینگەتان ئەوەی لامان گرینگە بێگومان پاچی ژینگە بێگومان پاچی ژینگە هەرچی خاشاک و خۆڵە گشت بۆ سەباتەی خۆڵە قەدری ژینگە بزانە لە ماڵیا قوتابخانە هەرچی خاشاک و خۆڵە گشت بۆ سەباتەی خۆڵە قەدری ژینگە بزانە لە ماڵیان قوتابخانە مناڵە نازدارەکان پاگراگرن ژینگەتان ئەوەی لامان گرینگە بێگومان پاچی ژینگە بڵێن دەی ئافرین مناڵە نازدارەکان پاگراگرن ژینگەتان مناڵە دەی پاگراگرن ژینگەتان ئەوەی لامان گرینگە بێگومان پاچی ژینگە بێگومان پاچی ژینگە بێگومان پاچی ژینگە بێگومان پاچی ژینگە دەست خۆش ئافرین ئافرین هیوادارم هەمووتان ژینگەتان لە بیر بی و ژینگە بپارێزن مناڵە خۆشەویستەکان پەپوو لە جوانەکە ئەوجا مناڵە خۆشەویستەکان بەم بۆنەیەوە بە بۆنەی ڕاگررتنی پاچی ژینگە من شیرینیتان بەسەردا بەش دەکەم شیرینیتان دەدەمێ ئەمڕۆ شیرینی بخۆ شیرینی هەڵگرە مناڵە جوانەکە بەڵام ئێستا کە دەڵێن ژینگە ئەوەتان خوار پەلکەکە فڕێ نەدەن هەڵی گرن لە شوێنی تایبەتی خۆی فڕێ بدەن ناوێت لە دەرەوە فڕێ بدەن ها یا لە پۆل فڕێ بدەن لە شوێنی تایبەتی خۆی ئەوە دەکەن یاخود گوڵمان هەیە لە ماڵەوە بچن گوڵەکان بقرتێن و بیبرن دووە فڕێ بدەن جارێک بۆ دەی دەکاتەوە گوڵە جوانە فڕێ بدەن نابێ گوڵ دەبێت بە جوانی بە خاوێنی بە پاچی ببینێتەوە تاکو ژینگە جوان بکاتن نەک فڕێ بدرێتن تێگەیشتن گوڵ نەپچڕێنن ها ئافرین فەرموو مناڵە جوانەکان هەڵگرن وەکو دەڵێ زارتان شیرن کەن گوڵە جوانەکان
نابێ هەرگرە لە باخەڵتینێ بۆ برات بچکۆڵەکەت ببەوە گەرتە بۆ خوشکت ببەوە بڕێ ئەوە ئیمام عەوڵایە ئیمام عەوڵا داینێ عافێتتان بێ ئەوجا مناڵە جوانەکان وانەی ئەمڕۆشمان تەواو بوو لەسەر چی بوو؟ ئافرین ژینگە بپارێزین ژینگە پارێزی زۆر گرینگە ئەوجا لێرە من خواحافیزیتان لێ دەکەم بەخواتان دەسپێرم قوتابخانەی کلێڤەری ناحکومی لە ساڵی 2011 دامەزراوە. سەرەتای دامەزراندنی تەنها قۆناغەکانی 1 و 2 و 3 و 7 بنەڕەتی بوو. ژمارەی قوتابیەکانی هەر 4 قۆناغ 64 قوتابی بوو. بینای قوتابخانە ئەو کات لە خانوویەکی 1200 مەتر بوو کە 4 پۆلی هەبوو. بەڵام دوای ئەزمموی چەند ساڵێک و سەرکەوتن قوتابخانەی کلێڤەر لە هەردوو بواری پەروەردە و فێرکردن ژمارەی قوتابیەکان و پۆلەکانی ڕوو لە زیادبوون بوو. بۆ ساڵی سێەم بینای قوتابخانە گواسترایەوە بۆ گەڕەکی مامۆستایان لە بینای نوێ گشت قۆناغەکانی بنەڕەتی 1 تا 9 وەرگیران. قوتابخانەکەمان قوتابخانەی کلێڤەر لە 3 بەش پێکاتوەکو کۆمەڵگایەک تەوان بەشێکەمیان باخچەی منداڵانە بەشی دووەمیان بنەڕەتیە لە پۆل 1 تا پۆلی 9 بنەڕەتیە و بەشی سێمیشان بەشی ئامادەی بەڵام ئامادەیەکە تەنها زانستیمان کردوتەوە تا ئێستا. جا لە بەشی باخچەی منداڵان زیاتر تەرکیز لەسەر 2 بەش دەکەینەوێشەوە یەکێکیان پەروەردەیە چکە تەمەن منداڵ لەو تەمەنەدا زۆر حساسە تەمەنەکەی بەشی دووەمیشان وەکو مەنهاج زمانی ئینگلیزیە زۆر تەرکیز لەسەر ئەواکەین بۆ بنەڕەتێکەش بە هەمان شێوە پۆلماندانا و پۆل 1 تا 6 بنەڕەتی زۆر تاکید لەسەر فێربوونی زمانی ئینگلیزیەکەنەوە جگە لە پەروەردەکەش ئەمەشکە تەوەرەکی ئەساسی لە قوتابخانەکەمان بە هەمان شێوە ئامادەیەکەش تەنها بەشی زانستیمان هەیە و زۆر سوپاسی وەزارەتی پەروەردەشەکەین کە هاوکارمان بوون لە هەندێک کاتدا و بەتایبەت کە بە دوواداچوونەکەن بۆ قوتابخانە بنە ئەهلیەکان یاخود ناحوکمیەکان لێژنەیەش تایبەت پێکاندراوە بۆ هەڵسەنگاندنی ئاستی زانستنیان ئەمە ئەومان زۆر پێخۆشە و هیواداریشین هەرچەندە ئەو لێژنەیە زۆر ماندووە بە هەڵسەنگاندن و بە دوواداچوونی قوتابخانەکەن بەڵام جێگای دەستخۆشیە کە هەڵدەستن ساڵانە تەقیمی قوتابخانە ناحوکمیەکان دەکەن و سوپاس بۆ خواتە ئێستاش کلێڤەر لە ئاستی پێشەوەی یاخود بڵێن لە ئاستی سەرەوەی قوتابخانەکان بووە ئەوە جێگای دڵخۆشیە و سوپاسی دەستەی کارگێڕی و مامۆستا بەڕێزەکانەکەین و هەروەها سوپاسی قوتابیەکانیشمان ئەەکەین کە ساڵانە خۆیان ماندووەکەن تا بگەنم ئاستە بەرزە. بۆ ساڵی پێنجەم قوتابخانەی کلێڤەر بۆ جاری سێەم هەڵسا بە گەورەکردنی بینای قوتابخانە لەسەر ڕووبەری 4000 مەتر دووجا کە لە 50 ژووری خوێندن پێک دێت و جگە لە یاریگای چیمەن و کافتریا. قوتابخانەی کلێڤەرم بوو ئەوە هەڵبژار چونکە لایەنی پەروەردەی ئەلحەمدولیلا زۆر بەرزە لایەنی علمی قوتابخانەیەکی زۆر سەرکەوتووە لەو بوارانەدا لە بواری پەروەردەی لە بواری
زانستی زۆر سەرکەوتووە. قوتابخانەی کلێڤەر قوتابخانەیەکی باشە. ساڵی پار کوڕەکەم لەوێ ناونووس کرد. سوودێکی باشی دیت. لێ ئەوسار کچەکەشم کە لە ڕەوزەی کلێڤەر بوو بە هەمان شێوە لە قوتابخانەی کلێڤەر ناونووس کردەوە. قوتابخانەی کلێڤەر لە کاتێکە کە دامەزراوە ئەوە بۆ 7 ساڵە بێ کچەکەم لە قوتابخانەی کلێڤەرە. قوتابخانەیەکی زۆر باشە، زۆر سەرکەوتووە، لە ڕووی دەرسەکانیانەوە زۆرم بەدڵە، لە ڕووی پەروەردەیانە زۆرم بەدڵە. بەڕاستی مەکتەبێکی زۆر باشە. دوای سەرکەوتن و ئەنجامێکی باشی قوتابیانمان هەڵساین بەکردنەوەی باخچەی منداڵانی کلێڤەر بۆ هەردوو قۆناغەکانی KG1 و KG2 و بۆ تەمەنی 4 ساڵی و 5 ساڵی و بۆ ساڵی یەکەم بە ستافێکی شارەزا لە مامۆستایان و خوێندن بە زمانی ئینگلیزی توانیمان چەندین گەشت بە پەپولەکانمان بکەین. بەگشتی لە هەڵسوکەوتی مامۆستایان لەگەڵ قوتابیان ڕازیم. قوتابی هەست بۆی دەکا کە وەکو ماڵی خۆیتی شێوەی هاوڕێیانەیە زیاتر. لایەنی پەروەردەی ئەلحەمدوللا زۆر یارمەتی دەرن بۆیان کە هەفتانە هەڵسەنگاندنیان ئەدەنێ و ئامۆژگاریان ئەکەن. ئەلحەمدوللا لە ماڵەوەش جێبەجێ ئەکەن. لایەنی پەروەردەیان زۆر سەرکەوتووە. ئەوە ئێستا مناڵی من لە ماڵێ دەیکا لە دەرێ دەیکال وەکەسە فەرقی لەگەری کشکە. یعنی بەڕاستی لە مامۆستایەکانیان ڕازیمە. یعنی زۆر پەڕۆشی مندارەکانن بەڕاستی زۆر لە ڕێیان ڕازیمە. لە قوتابخانەی کلێڤەر منداڵ ڕۆژ بە ڕۆژ هەست دەکەی هەڵسوکەوتی بەرەو باشی دەچی. ینی وانەکان هەم زانستی هەم تربەوی سوودێکی زۆر بە منداڵان دەگەین. ئاستی قوتابیەکان کچەکەم لە پۆلی یەکەوە هەتا وەکو ئەم ساڵ مەرحەلەی حەوتێتی زۆر لێ ڕازیم. هەموو ساڵێک ماشەڵڵا دەرەجەی باش و دووەم و سێم بووە. پڕەکەیشم هەر لە پۆلی یەکەوە تا سێ زۆر باشە، زۆر لیان ڕازیم. بۆ ساڵی خوێندنی 2017-2018 هەڵساین بەکردنەوەی ئامادەیی کلێڤەر بە سەرپەرشتی پۆلێک لە مامۆستایانی شارەزا و بە ئەزمون و وەرگرتنی قوتابیانی 12 زانستی. پێشنیارێکی وام نییە چونکە مەکتەبەکە ئێستا لە ئاستێکی تەواوایە، لە هەموو شتێکە زۆر مەزبوطن، زۆر باشن لە ڕووی خوێندنیانەوە، لە ڕووی هاتوچۆیانەوە، لە ڕووی پاکوتەمیزیانەوە هیچ مشکلێکیان نییە. تێبینیم نییە لەسەر قوتابخانەی کلێڤەر قوتابخانێکی نمونەیە بەڕاستی لەسەر ئاستی هەرێم بە تایبەتی لەسەر ئاستی کوردستانیش تایبەتی لەسەر هەولێریش زۆر نمونەیە بەڕاستی. ینی لێیان ڕازیمە و بێگومان هەر هەموو کارێک بێ کەم و کورتی نابی. بە هەمان شێوە ینی مامۆستایان زوو چاوپێکوتن لەگەڵ دایک و باوکان بکەن، هەم ئەوان گلەی خۆیان بگەین و هەم دایک و باوکی گلەی خۆیان تا تێگەیشتن هەبی و بتوان بەرەو باشتری بن. الحەمدوللا زۆر لیان ڕازیم چونکە نمرەکانیان بەرزە هەرسێکیان هیچ ینی ڕخنە و گلەیەکم لیان نییە. مامۆستاکانیش جێی دەستیان دیارە، قوتابخانەکەش دیارە کە مامۆستاکانیان هەڵبژار مامۆستای باشیان هەڵبژاردو بۆ ئەوی قوتابیەکان سەرکەوتوو بن. من هەرسێ قوتابیەکەم الحەمدوللا سەرکەوتون. قوتابخانەی کلێڤەر ساڵانە نوێبوونەوە بەخۆیەوە دەبینێت لە باڵەخانە و ستاف و مامۆستایانی. پەروەردە و فێرکردن بە شێوازێکی جوان و سەردەمیانە دەکەینە خۆراکی قوتابیەکانمان.